بەڵێ ئەوەی کە چاوەکو ئێستا هەیە ئەوەیە کە ئەو قوربانیانەی کە لە ڕووداوی ئاگرکەوتنەوەکەی هۆڵی ئاهەنگێرانی حەمدانیە بوونا، ئەوانەی کە گیانیان لەدەستداوە ئەوانەی کە ماونەتەوە بە ئازارێکی دەرونی و جەستەیی ماونەتەوە کە پێویستە چارەسەر وەربگرن و ئەو چارەسەریانەش چارەسەریەکی ئەستەم و ئاسان نییە، چونکە بەشێک لەو کەسانی کە سوتاون ڕێژەی سوتاوەکەیان زۆرە، هەروەکو لێکۆڵنەوەکان لە ئەنجامدانا و بەردەوامیشە. هاوکارانیشمان ئاماژیان بەوە کرد کە لێژنەیەک لە وەزارەتی تەندروستی عێراقەوە سەردانی نەخۆشەکان دەکات لە نەخۆشخانەکان بۆی بزانن کامیەک لە نەخۆشەکان تەنانەت پێویستیان بەوەیە کە چارەسەریان لە دەرەوەی وڵات بۆ بکرێت. ئێمەش دەمانەوێت گفتوگوی زیاتر سەبارەت بە باردۆخی نەخۆشەکان بکەین لە دوای ئەوەی کە چارەسەر وەردەگرن و ئەگەر بەجەستەیانەوە شوێنی سوتاوی بمێنێت دەبێت داخۆ چیان بۆ بکرێت بۆی کە بڕێک لە ئازارەکانیان کەمتر ببێتەوە، چکەوە هەتایە ئەمێنێت ئەو جێگەی برینانە بە جەستیان و ئەمێنێت دەبێت چارەسەرێک وەربگرن کە هیچ نەبێت بڕێک لە جەستیان بەرەو باشی بڕۆت. سەبارەت بەم بابەتە دکتۆر جەلال حەمەد ساڵح پزیشکی نەشتەرگەری جوانکاری لەگەڵمانە بێت. ئەم کاتتان باش دکتۆر، بەخێر هاتن. کاتان باشتر، زۆر سپاس بۆ جەناب دکتۆر. بەشێکی ئەو بریندارانی کێسە لە نەخۆشخانەکانن لە نەخۆشخانەکانی ئەمەرجنسی و سوتاوین و ئەوەی کە زۆر گرنگە قۆناغی چارەسەرکردنیانە کە بە چ شێوەیەک ئەنجام بدەدرێت و ئایا لە هەرێمی کوردستان تەواوی ئەو کەرەستە و پێداویستی و تەنانەت زانستی پزیشکیش لە بەردەستایە کە سوتاوێکی بەو شێوە قوڵە چارەسەر بکرێن هەر لە هەرێمی کوردستان؟ زۆر سپاس. لە پێشەچیدا دەمەوێت برێم داوا دەکەن خی گەورە شفای بۆ ئەو نەخۆشانە بنێرێت ئەوانەی کە لە ژیان ماون و سێبوری بداتە ئەهل و کەس و کاریان. بەڕاستی کارەساتێک زۆر دڵتەزێنە، هەر هەمومانی هەژاندی ئەو شتە. سەبارەت بە سوالەکەی بەڕێزت، تەمان سووتان بەڕاستی خاستن سووتانێکی لەو شێوازە کە لە شوێنێکی داخراو بێت بە سەتان کەس لە هەمان کات نەتان غاردن نەتان خۆیان قوتارکەن. ئەو جۆرە سوتاوە عادەتەن سوتاوێکی هەم ڕێژەکەی زۆرە واتە بەشێکی زۆری دەستە دەگریتەوە و هەم قوڵیەکەشی زۆر دەبێت. هەممان دەزانین سووتان سێ پلەی هەیە. پلەیەکی هەیە کە زۆر ئاسانە، پلەیەکە واتە بەس بەشی دەرەوەی پێسی تۆزێک سوور دەبێتەوە و بە گەرمایەکەی. بە پلەی دوی هەیە و پلەی سێشی هەیە. هەرچەندە سووتانەکە پلەکەی زیاتر بێت ئەوە مەشاکلی زیاتر دەبێت. بۆ نمونە ئەگەر کەسەکە زۆربەی جەستەی سوتایی واتە 140 زیاتر یا 150 زیاتر بسووتێ، ئەوانە زۆریان ئەگەری ژیانیان کەم دەبێتەوە لەبەر ئەوەی تەوازونی جسم نامێنێت. هەمومان دەزانین پێست کە ئەمە هەمومان پێست کە زۆرێک لە زانایان دەڵێن پێست گەورەترین ئۆرگانە لە لەشدا لەبەر هەر هەموو جسمی ئێمەی داپۆشتووە. ئەو پێستە هەم وەکو کەڤەرێکە بۆ جسمان، بەڵام زۆر کاری گرنگ دەکاتن. یەک لەو کارە گرنگانە ئەوەیە کە تەوازونی گەرمی ڕادەگری لە بینی ناو جستەمان لەگەڵ دەرەوە. زۆر میکانیزمی تێدایە کە نایلی ئێمە جسممان زۆر گەرم بێت و مەثەن بۆ لە کاتی گەرمەوە نایلی زۆر سارد بێتەوە، چکو هەموو خانەکانی لەشمان لە پلەیەکی دیاریکراوی گەرمی دەست دەتان ئیش بکەن. بۆ نمونە لە دەوروبەری 34 تا 38 39 لەو ڕێژەیە دەتان ئیش بکەن. ئەگەر لەوە کەمتر بێت خانەکان لە کار دەکەون، واتە کەسەکە کە خانەکان لە کاکت دەمرێت. لەوەش زیاتر بێت دیسان بە هەمان شێوە. ئەوجا تەمان لەو کارە ساتە لە دیارە ژمارەیەکی زۆریان لەوە ئەو هابوونە ڕێژێکی زۆری جسمیان سوتاوە و پلەی سوتانەکەشیان پلە سێ و یان زیاتریش بووە، لەبەرەوە ینی ژمارەیەکی زۆری مردوو لێکەوتەوەتەوە. و ئەوانەی تریش هەندێکیان با بڵێن ئەوانەی کە ئێستاکە لەژێر چاودێری چڕن، ئەوانیش بە هەمان شێوە باری جەسەریان تا ئێستا ستەیبڵ نییە، تا ئێستا هێشتا خطوڕیان لەسەر ئەوانە لەژێر چاودێری چڕن ڕۆژانە چەندان جار فحوساتی خوێنیان بۆ دەکرێتن، برینوشتەکانیان پاک دەکرێتەوە، عیلاجی پێویست وەردەگرن، مسەکینی وەردەگرن، دژە بەکتریا وەردەگرن. هیوادارین ئینشاڵڵا ئەوانەی کە لە چاودێری چڕن زۆربیان چاک ببنەوە بێنەوە ناو ژیان. بەڵێ دکتۆر، دەمەوێت بزانم ئەوانەی کە لە چاودێری چڕ دێنە دەرەوە و دواتر ئەچان ڕەتهەکانەوە کەی نەشتەرگەری جوانکاریەکانیان دەست پێکات؟ بۆ نمونە ئیسپلیتینگیان کەی بۆ ئەکرێت، میکرۆ سێرجریان کەی بۆ ئەکرێت؟ ئێستا لەم قۆناغن کە ئەوانیان بۆ بکرێت یاخودنا ئەبێت ماوەیەکی چەند مانکی بەسەر بچێت دواتر ئەتوانن ئەو جوانکاریانیان بۆ بکەن؟ بەڵێ سوالەکەت زۆر لە شوێنی خۆیتی.
طبعا ئیشاڵ دوای ئەوانە کە لە چاودێریت سڕ دەرچوون لەبەر ئەوەی ئەوانە ئەو شوێنێک کە سوتاوە خاستن کە سوتاوەکە پلە دووی قوڵ بێت یان پلە سێ بێت ئەوە دەبی ئەو پێستە حساب دەکە پێستەکەی نەماوە ئەوە دەبی هەرزوو حسابی ئەویان بۆ بکرێت پێستەکەیان شوێنی بژێت و بە پێشەوەی کە ئەوە وەڵامە بدەیتەوە کاڵی پلە 1 و پلە 2 لە 100 چەنی پێڵان لە 150 بۆ سەرەوە لە 100 چەند جا دواتر باسی هەیە یەکێکیان ڕێژەی سوتانە ڕێژەی سوتان واتە دەرێن 120 ئەوە ڕێژەیە ڕێژەی سوتان یەکێکیان پلەی سوتان واتە عمقی سوتانەکە تا چەند قوڵە سوتانەکە پلە 1 بەس سووربوونەوەیە هەمویان چا دەبنەوە پلە 2 بەشە پلە 2 سووک و پلە 2 قوڵ بابرین ئەگەر ڕێژەی سوتانەکە پلە 2 سووکیش بێت خۆی چاک دەبێتەوە تەنها بە وەرگرتنی عیلاج و بە تۆزێک کرێمات و شتان چا دەبێتەوە بەڵام سوتانێک ئەگەر پلە 2 قوڵ بێت یان پلە 3 بێت یان زیاتر بێت ئەوانە هەر هەمویان پێویستیان بە نەشتەرگەری دەبێت لەبەر ئەوەی باچینە سەر نەشتەرگەریەکە و نەشتەرگەری جوانکارەکە بەڵێ ئەساسی نەشتەرگەریەکە چییە وەکو گوتمان ئەگەر سوتانەکە پلە 2 قوڵ بێت یان پلە 3 بێت یان زیاتر واتە پێستی نەماوە شخصا لە هەر شوێنێک پلەی سوتانەکە قوڵە دەبێت ئەو دەبێت ئێرە پێستی لێ بدرێتەوە لەبەر ئەوەی کە پێستە سوتاوەکە خۆی پێ و نووسا ئەو پێستە سوتاوە شتێکی مردیە ئەوە تەنها سەبەبێکە بۆ ئەوی بەکتریا و میکرۆبی لە بنخڕ بێتەوە و شخصەکە بەرەو تەسەموم دەڕۆت لەوانەیە بیکوژێت بەڵام ئەگەر ئەوان ئەوە تەمەن ئەوە عاتەن 2000 یان 3000 یان زیاتر یەکەم جار بەس تەنزیفی بۆ دەکرێت واتە ئەو پێستە مردووەی کە بەهۆی سوتانەوە بوویتە دەرەجە 3 یان کە پێستێکی مردوو حسابە ئەوە بۆی تەنزیف دەکرێتەوە پاک دەکرێتەوە تەما ئەوشیان هەر بە نەشتەرگەریەوە واتە نەخۆشەکە لەژێر بێهۆشی گشتی لە بەنج وەردەگرێت بۆی پاک بێتە بڵێ بۆی پاک دەکرێتەوە بیدایەکەی بەڵام پاکردنەوەکە تەنها کافی نییە ئێستا کە پاکراوە واتە بێ پێست ماوەتەوە بەڵام گۆشتێکی پاک لە بنەوەیە ئەوە دەی بە پێست داپۆشرێتەوە واتە چاندەوەی پێستی بۆ بکرێت بڵێ ئەگەر شوێنی سوتانەکە مەتەن نسبەکەی بابرێن وەکو گوتمان سا ڕێژەکە ئەگەر ڕێژەی سوتانەکە کەم بوو بۆ 115 لە تا ئەو حەددانە ئەوە دەتوانی شخصەکە لە شوێنی تری کە نەسوتاوە پێستەکەی لە وەردەگیرێتن ئەو شوێنە پۆدا دەپۆشرێتەوە کە سوتاوە با بڵێن بەڵام ئەگەر ڕێژەی سوتانەکە زۆر بوو واتە بۆ 130 سوتاوە 140 زیاترە ئەوە ئەو نەخۆشە عادەتەن ڕێژەیەکی پێویست پێستی خۆی نییە تا بتوانی بەکاری بینتەوە لێرەدا تەمان جاران چی بەکاردەهات جاران وەکو شتێ حەلێکی وەقتی مەثەن کەسێکی نەخۆشە بەمونە دایکی یان چێکی نزیکی پێستی خۆی تەبەڕع دەکرد چۆن مەثەن خوێن تەبەڕع دەکرێت دەیگوت پێستی من وەگرن مەثەن بینەکەی بۆ داپۆشن وەکو حەلێکی وەقتی تا وەکو پێستی تر ئامادە دەکرێت بڵێ بەڵام ئێستا کە بەهۆی پێشکەوتنی زانستی پزیشکی و تەکنەلۆژیا ئێستا شتێک هەیە پێی دەڵێن پێستی سناعی واتە پێستی دروستکراو artificial skin تامن ئەو artificial skinە شتێکی زۆر باشە ئەگەر شخصەکە بابرێن 140 سوتابی 150 سوتابیتن دواوی کە تەنزیف کرا کە پێستە مردووەکەی سەریلادرا ئەو artificial skinێ بۆ دادەنرێتن باشە دکتۆر چونکە من کاتم کەم زۆر بەدەستەوە ماوە هەر ئەوەندەم پێ بڵێ ئەمانە هەمووی لە کوردستان ئەکرێت artificial skin بەڕاستی لە ینی لە حالی حاضر لە وەزارەت خۆمان متەوەفر نییە بەڵام لە ئەهلی هەیە یعنی دەبێت تەڵەب دەکرێت مثلا بۆ شەریکاتر هەیە فەگەر ئەو شتە تەوفیر بکرێتن شتێکی زۆر باشە دەستەکان خۆش بێت دکتۆر جەلال حەمەد ساڵح پزیشکی نەشتەرگەری جوانکاری لەگەڵمان بووی بە هیوای چاکبوونەوە بۆ قوربانیانیش سپاس بۆ جەنابەت زۆر سپاسان دەکەین لە خۆشدا